پیرۆزبایەکی گەرم لە سەرجەم ژنانی جیهانەکەم چکە 8 مارس بەگشتی ڕۆژی ژنانی جیهانە. ینی ڕۆژێکە کە ئەتوانم بڵێم ڕۆژێکی مێژوویە بە بۆچوونی من تا ڕادێکی باش گەشتبینم سەبارەت بە تێکۆشانی ژنان بە تایبەت ئەو تێکۆشانەی کە ئەمڕۆ هەیە لە پارچەیەک لە پارچەکانی کوردستان کە گەورەترین خاڵی وەرچەرخان ئەتوانم بڵێم و تێکۆشانە بوو کە لە ڕۆژاوای کوردستان بە پێشەنگایەتی شەڕڤانانی یەپەژە لە ڕۆژاوای کوردستان پێشخرا. هەڵبەتە ئەم شۆڕشە بە سەرەتای قیبلەی سۆسیالیزم ناسرا کە هەمومان شانازی پێوەکەین وەکو ژن کە ژن گەورەترین پێشەنگ بوو لەو شۆڕشەیە. لە پارچەکانی تر بەگشتی جم و جوڵ هەیە ئەتوانم بڵێم لە باشوور هەیە لە ڕۆژهەڵات هەیە لە باکووری کوردستان بە هەموو شێوەیەک هەیە بەڵام وەکو پێویست لە ئاستی پێویستانیە لە پارچەکانی ترا پێم وایە ژنان هەوڵی زیاتری پێویستەوە بە ڕێخستنکردنی زیاتری پێویستەوە هەوڵی زیاتری پێویستە بۆ ئەوەی ژنان بتوانن زیاتر پێش بکەون مەرج نییە ئەو تێکۆشانە بە هێزی چەکداری بە یاخود بچیتە ناو هێزێکی چەکداریەوە بۆ جۆرە تێکۆشان بکەیت من پێم وایە لەلایەنی هونەرەوە بێت لەلایەنی دەزڕەنگینیەوە بێت لە هەر لایەنێک لە لایەنەکانی با بڵێن ژیانەوە بێت ئەتوانی تۆ لۆبیەک دروست بکەیت و ڕاستە لە هەموو جیهانە مەسەلەن ژن بە جۆرێک لە جۆرەکان کارەکات بەڵام زیاتر مەسەلەن لایەنە تەرفیهیاتەکان گیراوە و لایەنی با بڵێن ئەو لایەنەی کە پێویستە لۆبیەکی تاوا دروستکات تۆزێک فەرامۆش کراوە بەڵام من پێم وایە ئەگەر هونەریش هونەرێکی ڕاستەقینە بێ بە شێوازێک کە بتوانێت لۆبیەکی تاوا دروستیکە زمانێکی گشتگیرە بۆ ئەوەی کە ژنان بتوانن ئەگەر لە ڕووی سیاسیەوە مەسەلەن ڕێگری هەبێ نەتوانن با بڵێن کار بکەن خۆمان نەزانینە هێزە هەژمونگەرەکان هەمیشە ڕێگرن ئەتوانن بە جۆرێکی تر مەسەلەن سیاسەتێکی نەرم بکەن شۆڕشێکی نەرم بکەن بە جۆرێکی تر لە ڕێگەی هونەرەوە یاخود لە ڕێگەی دەزڕەنگینیەوە لە ڕێگەی کاری ترەوە لە ڕێگەی کاری کۆمەڵایەتیەوە ئەتوانن لۆبیەکی باش دروست بکەن بۆ ژنان لە چوار پارچەی کوردستان و لە جیهانە من هەمیشە وتومە ڕاستە 8 مارس وەکو ڕۆژی جیهانی ژنان ناسراوە و 8 مارس کە پێشنیار کراوە کاتی خۆی دوژنە چالاکوان هەمومان نەزانین ڕۆزا لۆکسەمبۆرگ و کلارا زەتکین لە کۆنگرەیەکە کە 100 وڵاتی جیهانتیا بەشدار بوون ئەم ڕۆژەیان پێشنیار کردووە ئەمە وەکو ڕۆژی جیهانی ژنان بەڵام من پێم وایە هەموو ڕۆژێک ژنان دەبێت بە ڕۆژی خۆیانی بزانن هەموو ڕۆژێک پێویستە ینی هەموو ڕۆژێک بکەنە سیمبولێک بۆ ئەوەی خاڵێکی وەرچەرخان و ئەوەی بتوانن داهێنانێکی تیا بکەن بۆی بتوانن کارێکی تیا بکەن بۆ پێشخستنی خۆیان مەرج نییە نەخێر تەنها 8 مارس بێ من هەموو ڕۆژێک وەکو ژنێک بە ڕۆژی خۆمەزانم هیوادارم کۆڵ نەدەربن و بەهێز بن و هیچ شتێک نەیان وەستێنێ لە هەوڵەکانیان گرنگ نییە لە کام بوارەیە ئیشەکەی گرنگ ئەوەیە وەکوتم تۆ بتوانانی لۆبیەکی ژنانە دروست بکەیت بتانی مەسەلەن خاڵێکی وەرچەرخان دروست بکەیت گرنگەوەی بتانی ئیسپات وجودی خۆت بکەی و هێزی خۆت و بوونی خۆت بسەلمێنی گرنگ نییە لە هەر بوارێکە بەس نەوەستیت و هەوڵی خۆت بی.